بینەرانی شاپێس فڵاوتان لێبێ جیاواز لە هەر بوون و خۆپیشاندانێکی تر ئەمڕۆکی بەشێکی بەرچاو لە تەندروستکاران و فەرمانبەران هاتوونە بەردەم بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی ڕاپەڕین لەگەڵ مامۆستایان دەستیان کردو بە خۆپیشاندان و گربوونەوە. مامۆستاکە سڵاو لێبێ. سڵاو لێوەش. بەڵێ دیارە ئەمڕۆیەوە گربوونەتەوە پەروەردەش لەلای ئەمڕۆ سزای مامۆستایان دەست پێ دەکات. تۆ چی قسەیەک هەیە؟ ئێمە وەکو مامۆستایان هەتاوەکو ئەو دەسەڵاتە زیاتر فشارمان لێ بکە ئێمە زیاتر خۆڕاگرتر و بەردەوامتر دەبین گوێ بە هیچ سزا و فشارێک نادەین هەتا بەدیهێنانی مافەکانمان چونکە سزای چیمان دەدا هەموو شتێک ماف بەرامبەر بە ئەرکە ئێمە ئەرشی خۆمان جێبەجێ کردووە ئەو مافی نەداوینێت چەند ساڵە لە 2014 ئەو دەسەڵاتە تەرفیعی وەستاندوینە 3 موچەی خواردنە 36 موچەی خواردووە سەر موچەی ڕاگرتووە ئەی باشە سزا لەوە زیاتر دەوێتی لە مامۆستاکاتەوە. ئێمە بەردەوامین لەسەر بایکۆت و لەسەر فشارەکانی خۆمان حتا دەسەڵات ناسا دەکەین بۆی داڕەوەکانی خۆمان جێبەجێ دەکات داوای حقێکی ئاسایی و یاسایی مەکردووە سزادانی پەروەردە هیچ بنەمایشی یاسایی نییە چونکە کارکردن بە زۆرم دێ بە پێی جاڕنامەی گەردونی ماکرد دەبێتەوەی کۆیلەیی واتە بە کۆیلەکردنی مرۆڤەوە سزادانی بە کۆمەڵیش دەبێتە هۆی سەرکوتکردن ئەو هەموو مامۆستای ناتوانێت هیچ دەسەڵاتی ناتوانێت سزای دەوترێ بەشێک بەڕێبەرەکان نووسراویان واژۆ کردووە کە بگەڕنەوە هەوڵەکانی خۆیان لە مامۆستان کراوە ئێوە دەگەڕنەوە هەوڵەکانی بەڕێبەرەکان بار بچنەوە ئەوان ئەرکێکی سەری خۆیانە جێبەجێ کرد و نەخێر ئێمە بەردەوامین. بە پێی نووسراوەکە وەزارەتی پەروەردە و پەروەردەکان بێ ئەمڕۆ سزای مامۆستایان دەست پێ دەکات. تۆ چ قسەیەک لێرە زەرما؟ بێگومان نەنووسرا و هەڕەشە و فشاری زۆر کراوە بەڵام لەخوا بەزای بێ وەکو دەبینی ئەوە جۆش و خۆشی مامۆستایانە ئەمڕۆ جەماوەرێکی زۆری شاتۆتە پاڵ خۆپیشاندانی مامۆستایان ئەمە نیشانەی ئەوەیە کە دەسەڵاتی هەرێم خەدێکی زۆر لە مامۆستایان لە موچەخۆران لە هاوڵاتیان دەکات. ئێوە دەگەڕنەوە هەوڵەکانی خوێندن؟ ئێمە بە هیچ جۆرێک ناگەڕێنەوە هەوڵەکانی خوێندن هەتا ئەو کاتەی ئەو یادداشتە پێچخاڵەی نەمان داوەتە حکومەت داواکاریەکانمان جێبەجێ نەکرێن ئێمە ناگەڕێنەوە هەوڵەکانی خوێندن بە هیچ شێوەیە بایکۆت هەر بەردەوام دەبێت. ئەمڕۆ بۆ هاتوویتە بەردەم پەروەردەی ڕانیە دەتەوێت چی پێیان بگەێنی؟ ڕاستی ئەم هاتنی ئەمڕۆمان درێژکراوەی ئەو بایکۆتەیە کە چەند لە مێژە مامۆستانی دەڤەری ئێرە بۆ خۆ دەزانێت کە ئەنجامیان داوە ئەم بایکۆتەش لە ئەنجامی ئەو بێهەستی و بێنەستیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە مامۆستایان و سەرجەم فەرمانبەران هەیەی بەڵام چینی مامۆستایان وەکو دەڵێ هاتوونەتە سەردەم جادە بۆی کە پەیامی ناڕەزایەتی سەرجەم کۆمەلگا بگێنن پەیامی سەرجەم فەرمانبەران بگێنن بۆیە هاتنمان بۆ سەرشەقام و بۆ ئێرە ها درێژکراوەی ئەو سیستەمەیە کە ئێمە دەمێکە داواکەین کە حکومەت داواکاری مامۆستایان جێبەجێ بکات کە خۆی دەبێتەوە لە کۆمەڵی داواکاری سەرەتایی. Barzani